کۆبوونەوەی وڵاتانی G20 دەستی پێکرد کە بڕیارە لە ماوەی 2 ڕۆژدا بەرپرسانی 20 گەورەترین وڵاتی سەرمایەداری جیهان کە بە گروپی 20 ناو دەبرێن گفتوگۆ لەبارەی دۆخی تایبەتی ئابووری جیهان بکەن لە سەردەمی کۆرۆنادا. ئەم کۆبوونەوە بڕیار بوو ئەمجارە لە وڵاتی سعودیا بەڕێوە بچێت، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆنگرەکە لە ڕێی تۆڕی ئینتەرنێتەوە بە ئۆنلاین ساز دەکرێت و سعودیا سەرۆکایەتی دەکات. کارنامەی کۆنگرەی G20 لە سەرو هەمویانەوە و توێژ دەبێت لەبارەی هەوڵەکان بۆ چارەسەری دۆخی شکست خواردووی ئابووری جیهان بە هۆی کۆرۆنا و هەروەها کڕین و دابەشکردنی پێکوتەی ئەو ڤایرۆسە لە سەرتاسەری جیهاندا لەگەڵ دابەشکردن و گەیاندنی بەو وڵاتانەی توانای ئابووریان سنووردارە بۆ کڕینی ئەو پێکوتە. بەرپرسێکی باڵای بەشداربوو لە ئامادەکاریەکان بۆ بەڕێوەبردننی لووتکەی G20 لە سعودیا ئاشکرای کرد کە بابەتی سەرەکی ئەم کۆنگرەیە بریتی دەبێت لە چڕکردنەوەی هەوڵەکانی جیهان و هاریکاریکردن بە مەبەستی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پەتاکەدا. یەکێتی ئەوروپا لەو کۆنگرەیەدا بڕیارە داوا لە وڵاتانی بەشداربوو بکات 4 ملیار و 500 میلیۆن دلار تەرخان بکرێ بۆ هاوکاری وڵاتانی کەم دەرامەد لە دابینکردنی چارەسەری کۆرۆنادا. هەروەها یەکێتەکە داوا دەکات کە پەیماننامەیەک ببەسترێت لەبارەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و چەند بابەتی دیکە بۆ داهاتوو. شارل میشێل سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا ڕۆژی یەکشەممە بە وڵاتانی گروپی 20 ڕادەگەێنێت کە بەستنی پەیماننامەیەکی نێودەوڵەتی هاوکار دەبێت بۆ مامەڵەکردن بە شێوەیەکی خێرا و هەماهەنگیەکی زیاتر و گرنگیەکی تایبەتی دەبێت. لای خۆیەوە سندوقی دراوی نێودەوڵەتی راپۆرتێکی ئامادە کردووە بۆ لووتکەی G20 کە تێیدا ئاماژە بەوە دەکات لە ماوەی ڕابردوودا ئابووری جیهان زیندووبوونەوەیکی بەخۆ بینیوە، بەڵام ئەو وڵاتانەی کە ڤایرۆسەکە تیاندا بەربڵاوە بە خاوی هەنگاو دێنن بۆ باشبوونەوەی ڕەوشی ئابووری پێشبینیش دەکرێت لە وڵاتانەدا کاریگەری قوڵ بەجێ بێڵێت. هاوکات ئەنتۆنیۆ گۆتیرێس سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان ڕۆژی هەینی ڕایگەیاند وڵاتانی هەژار و ئەوانەی قەرز قورسایی لەسەر دروست کردوون زیاتر لە مەترسیدان و لە لێواری هەرسی ئابووریدان. ئاماژەشی کرد کە هەژاری و برسێتی لە وڵاتانەدا لە بەرزبوونەوەدایە ئەوان لە دۆخێکدان کە باز ناکرێت. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە بە پێی ڕەژنووسی کۆبوونەوە کە گروپی 20 ڕەزامەندی نیشان داوە لەسەر دواخستنی وەرگرتنەوەی قەرزی وڵاتانی کەم دەرامەد بۆ 6 مانگی دیکە و تا نیوەی 2021 لەگەڵ ئەگەری درێژخستنەوەی دیکەدا. لەو بارەیەوە پێشبینی کراوە یەکێتی ئەوروپا فشار بکات تا ماوەی وەرگرتنەوەی قەرزەکان زیاتر بێت لەو ماوەیە و لەگەڵ هەندێک لە لێخۆشبوون. شارل میشێل سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا با ڕۆژنامەنووسانی وت پێویستە لێخۆشبوونی زیاتر لەبارەی قەرزەکانەوە هەبێت، هەروەک پێشبینیش کراوە کە بابەتی قەرزی سەر ئەفریقیا تەوەرێکی سەرەکی سەرۆکی ئیتالیا بێ بۆ گروپی 20.